خەڵکی کوردستان دەبێ ئومێدی بە هێزێکی دەرەکی نەبێ ڕزگاریکە، دەبێ ئومێدی بە هێز و قودرەتی شۆڕژگێڕانەی خۆی هەبێ. هەندێک جار کامێرا خرێتە بەردەم هەندێک کەس قساکەن لەسەر جادەکانە ئەڵێ با بەمە چیم عایلەیە هەمووی 15 کەسن، هەمووی 20 کەسن، هەمووی منیش دەزانم وایە کە ئەگەر خەڵک ئیرادە بکات و لە دەوری یەک پلاتفۆرمێکی شۆڕژگێڕانە کۆ ببێتەوە و داوای ئەوە بکات کە خۆی ئەبێ خاوەنی ئەم کۆمەڵگەیە بێ، ئەو پۆتۆنسیالە بێحەدەی کە دەتوانە لە خەڵکی کوردستانە هەیە، لە مامۆستای زانکۆ، لە دوکتۆر، لە کرێکار، لە زەحمەتکێش، لە هەموو مەیدانەکان و سەکتەرەکانی ژیانە نوێنەرانی خۆیان هەڵبژێرن، ئەوان لەگەڵ حکوومەتی بەغدا دابنیشن بۆ دیاریکردنی چارەنووسی بودجە، چارەنووسی موچە، چارەنووسی قانون، شوراکانی خۆیان دروستکەن. ئەم شتێکی عەجایب و غەرایب نییە، شتێکە خەڵکی کوردستان ئەزانێت دوای 30 ساڵ ئەمەی ناوێت. دەی ئەبێ بە خەڵکی کوردستان بڵین چیت ئەوێت تۆ کە ئەمەد ناوێ کە خوازیاری ئەمە بڕۆخێت چیت ئەوێت، دەبێت بێیتە مەیدان بۆ ئەو چیت ئەوێ بوونە، دەبێت پشت بنین بە پشتی یەکتریەوە بۆی کە ئەوەی کە ئەمانێ بەدی بێنین. ئەمە ڕێگەکەیەتی هیچ ڕێگەیەکی تر نییە.